من خۆم بۆ نمونە دیقەتم داوە لە فەرمی ئەم بابە نۆیلە. ئەم بابە نۆیلە کۆمەڵە شتی هەیە کە مناڵەکان طبعا بابزای جارێک پێش هەموو شتێ بابە نۆیل کەلیمەیەکی عیبرانیە. عیبری یعنی ئەوەی کە زمانی کە جوولەکان لە ئەسا قسەی پێکەن. ئەسڵی وشەکە بابە نۆیل یعنی الإله أبونا، يعني خوای باوکمان، خوا باوکمانە، خوا چاو دێرمانە، خوا سەرپەرشتیار و باوکمانە. ئەوان زیاتر لە دینی مەسیحیە گەر دیقەتان نابێت مەسیحیەکان سالوسێکیان هەیە ئەڵێ ئاب و ئیبن و ڕوح القودس، پیان وایە باوکێک هەیە و کوڕێکش هەیە و ڕوح القودسێکیش هەیە کە ئەم سیانە یەکن و یەکەکەش سیانە، ئیسا خوایە و کوڕی خواشە لە هەمان کاتە و ڕوح القودسیشە. ئەسڵی ئیشەکە لەلایەن وایە کەوە ئەم بابە نۆیلە لەم سەری ساڵەیە بە بۆنەی لەدایک بوو، ئەمە خوا باوکەکەی، ئەمە بابە نۆیل خوا باوکەکەی الإله ئەبوونە، ئەمما نۆیل یعنی الإله ئەبوونە، باوکەکە دێ بە بۆنەوەی کە ئەم کوڕی بووە بە بۆنەی بوونی لەدایک بوونی ئیساوە دێ هەدیە بەسەر خەڵکا دابەژەکە، یعنی خوا هاتۆتە خوارەوە لە ئاسمانەوە هەدیە بەسەر خەڵکا دابەژەکە بە بۆنەی لەدایک بوونی کوڕەکەیەوە کە ئیسایە سەلامی خوای لەسەر بێت. لە دینی ئێمەیە هەموو دینەکەمان لەسەر یەکتاپەرستی دامەزراوە، شەو ڕۆژ عیبادەت بۆ خوا بکەی، باوەڕێ بۆ نەبێت کە خوا شەریکی نییە و کوڕی نییە. مناڵمان لە یەکەم شتەکە فێری قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، فێرەکەین خوا نە لە کەس بۆ نە کەسی لێ بۆ نە خوشکی هەیە نە برای هەیە نە ئەولای هەیە، خوا تاکە. ئەمە ئەسڵی دینەکەمانە، باوەڕێ بەمە نەبوو نوێژەکانیش دروست نییە و هیچ قبول نییە. خوای گەورە لە قورئانە فەرمێ وەختە ئاسمانەکان شەقە بن تكاد السماوات يتفطرن وينشق الأرض وتخر الجبال هدا أن دعوا لله ولدا. وقت عثمان كان شقبه خليك عرف لد أبي وخلق كودا خليك اشتيا كان ورد خارج من كاتيك بيك قال كري خوا أم دينك إلى ثر أودام ذرا وبابا نوي لك إلى ثر أودانا وكخوال عثمان دي تخوار وهدي أبو خلق على بروي كري بوا خوا كري بوا نعوذ بالله توش هاتوي أم باوك أكريتو أي بيتو بوا ناو مالو من دالك فيلي أو كيتو بيركيتو السلبيات ينقصي على شيء لما عناكي تي أجيت أخي بويا قال شاولي كري همو عينك خطرة تو هذه فرتشيد أجر قضية تنها رزية قرتنيك بيبو برام بركات أما اشتيكا بلام تو بتشيد لاشتيكا شاولي بكي كأساسي دينك درو خينت بناخي دينك دلبن دينه جاري بيشتا مشتي أم بابا نويلة يكم شد مناو فيري دروك بو چونکە باوکو دایکەکە کۆمەڵی هەدیاکردن بۆ مناڵەکە لە ژوور سەریۆدانن کە بەیانی خەبەری بۆڵێن بابە نۆیل بۆ تۆی هێناوە. ئەمە جارێ مناڵەکە فێری درۆ دایک و باوکەکە هەدیەکاکرێ پیاوەتیەکەی لێ بەکێ بە بابە نۆیل. ئەمە مناڵە فێری درۆکە درۆ لەگەڵ مناڵەکەیەک. دووهەم ئەم مناڵە ڕایەنی کەوا ئەم شەخسیەتی خۆش بێ حەزی لەم بابە نۆیل لەبێت خۆشەویستی بۆ یەبێ لە جاتی فێری خۆشەویستی خوا و پێغەمبەرەکەی کەیت تۆ فێری خۆشەویستی ئەو خوایەکی کە کوڕێکی هەیە کە خوای مەسیحیەکانە خواکە ئێمە کوڕی نییە. ئەمە دوو سێهەمینیان وا فێریەکەی کە ئەم خوایە ئەم نیعمەتەی خۆی دێنێت عەبدی خۆی بەسەرەکاتەوە هەدیە بۆ دێنێ چ خوایەک ئەوەی کە کوڕی بووە لە جیاتی خوای تاقوتەنیا بیری خەیتۆ کە خوا ئەم نیعمەتانی بە ئێمە داوە ذاتی ئەڵڵا بە ئێمەی داوە هەموو بەخشێ لای ئەوەیە تۆ فێریەکە ئەم نیعمەت و ئەم هەدیە و ئەم جوانی و ئەم باشی کە دێت بەهۆی ئەم بابە نۆیلی مەسیحیەوەیە. خاڵێکی تر لە سلبیاتەکانی ئەم مناڵەوە فێرەکەی کەوا خۆشحاڵێ بە جەژنی مەسیحی و جوولەکەکان لە بری ئەوەی فێریکەی لە جەژنەکانی خۆمانە خۆشحاڵی دەرببڕێت یادی سەری ساڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم جەژنی سەری ساڵی ئیسلامی تێپەڕێت بە سەریات هەر نەیزانیت هەر نازانی لێی پرسی لە بڕۆ لە مەکتەبەکانە پرسیار کە ئەمڕۆ ساڵی چەندی کۆچیە چەندی ئیسلامی زانێت چەند مناڵ چەند تەلەبە ئیزانێت نەخێ بزانێت چەند مامۆستا ئیزانێت بەڵام هەر هەمووی بە مانگی پێش خۆی حاضر کردو بابە نۆیلی کرێ و داری کڕی وەکو مەسیحەکان لە ماڵەکەی خۆیان و جەژن کات و ئاهەنگ بگێڕێت و لە فڵانە نادی و لە فڵانە ئاهەنگ و لە فڵانە حەفلەیە بلیتی بڕیوە بۆی بەشدار بێت بۆچی بۆ یادی بابە نۆیل و جەژنی مەسیحیەکە. یعنی تۆ فێری کردکەوە خۆشحاڵ بێ بە جەژنی دینێکی تر ئەی باشە کاکە تۆ حەزە مەسیحی دەم بچۆ بە مەسیحی ئەگەر بە باشتری ئەزانی بچۆ بە مەسیحی لەم لاوە لافی ئیسلامەتی لێ دیت و لەم لاوە ئەو شتێک کە ئەسڵی ئیسلامەکەت لە بندێنێ کە شەریک بۆ خوا پەیاکردنە و ئیقرارکردنی کوڕە بۆ خوا تۆ چی ئەتیراف بۆکەیت و لەو ئاهەنگەیە بەشداریەکەیت